مرۆڤەکان هەر ڕۆژە و بە پاساوێک تاوان بەرامبەر بە ئاژەڵە بێپەناگەکانی وەک سەگ و گوێدرێژ و پشیلە ئەنجام دەدەن. ئامێزی سۆز و بەزەییان بۆ ناکەنەوە و دەستدرێژی جۆراوجۆریان دەکەنە سەر و برینداریان دەکەن و دەیان کوژن. لە کاتێکدا ڕۆحی مرۆڤێک و ڕۆحی سەگێک، گوێدرێژێک یان پشیلەیەک هەر یەک ڕۆحە. ئەگەر کوشتنی مرۆڤ تاوان بێ، ئەوە کوشتنی ئاژەڵانیش تاوانە. توندوتیژی بەرامبەر بە ئاژەڵان توندوتیژی بەرامبەر مرۆڤی لێ دەکەوێتەوە، چونکە توندوتیژی هەر توندوتیژیە و پێویستە هەر جۆرە توندوتیژیەک بەرامبەر ئاژەڵان ڕابگیرێت. وەک چالاکوانانی مافی ئاژەڵان دەڵێن، تا مافی ئاژەڵ پارێزراو نەبێت، مافی مرۆڤیش پارێزراو نابێت. بەوتەی چالاکوانانی مافی ئاژەڵان دەسەڵات بەرامبەر بە ژیانی ئاژەڵان بێباک و نابەرپرس بووە. هەروەها دەڵێن وەک چۆن حکوومەت و پەرلەمان بەرپرسیارن لە ژیانی مرۆڤ، بە هەمان شێوەش بەرپرسیارن لە ژیانی ئاژەڵان. بەڵام دەسەڵات نەک بەرپرسیارانە مامەڵە ناکا، تەنانەت بە شێوەی ڕێکخراو لە ڕێگەی هۆبەکانی ڤێتەنەریەوە ژەهری ستریکنین بەکاردەهێنێ بۆ کوشتنیان. بە پێی ئاماری ڕێکخراوی پاک بۆ ئاژەڵپارێزی مانگانە تەنیا لە سنووری پارێزگای سلێمانی 4000 ئاژەڵی بێپەناگە ڕوبەڕووی کوشتن و توندوتیژی دەکرێنەوە. هەر بۆیە پارێزەرانی مافی ئاژەڵان دەڵێن ئەگەر دەسەڵاتداران ناتوانن پەناگەیان بۆ دروست بکەن و لە ڕێگەی یاسا و ڕێنماییەوە بیان پارێزن، ئەوە مافیان نییە ژیانیان لێ وەربگرنەوە. هەروەها دەڵێن نابێت سزای هیچ جۆرە ئاژەڵێک بدرێت لەسەر مرۆڤ، بەڵام دەکرێت سزای مرۆڤ بدرێت لەسەر ئاژەڵ، چونکە ئاژەڵ بەرپرسیان نییە بەرامبەر بە ژیانی مرۆڤ، بەڵام مرۆڤ بەرپرسیارە بەرامبەر بە ژیانی ئاژەڵ بۆ پێی مرۆڤ خاوەن عەقڵە. لە باشووری کوردستان هیچ یاسایەکی تایبەت بە پارێزگاریکردن لە مافی ئاژەڵانی بێپەناگە بوونی نییە. هەر بۆیە لەلایەن ڕێکخراوی سروشتی کوردستان ناوەندی یاسایی و ژینگەیی پرۆژە یاسایەک لە بەرواری مانگی 4 ساڵی 2019 پێشکەش بە پەرلەمان و وەزارەتی پەیوەندیدار کرا، بەڵام تا ئێستا خوێندنەوەی بۆ نەکراوە و نەبووە بە یاسا. بەپێی جارنامەی جیهانی مافەکانی ئاژەڵان لە 15 ئۆکتۆبەری 1970 بە هەوڵی یونسکۆ لە پاریس جاردراو، لە ساڵی 1990 لەلایەن یونسکۆوە بڵاو کرایەوە کە لە بەشێکی جارنامەکەدا هاتووە. هەموو ئاژەڵان مافی یەکسانیان هەیە کە لە چوارچێوەیەکی بایۆلۆژی یەکسان دابژین، بەمەرجێک ئەو یەکسانیە بنەچەی جۆرەکانی تری بوونەوەران و مرۆڤ نەشێوێنێ. هەموو ئاژەڵان مافی ڕێزگرتنیان هەیە و نابێت ڕوبەڕووی ڕەفتاری نەشیاو ببنەوە. ئەگەر کوشتنی ئاژەڵان پێویستی کرد، پێویستە بەبێ هیچ ئازارێک بێت و مامەڵەی شیاو لەگەڵ تەرمی ئاژەڵەکەدا بکرێت. ئاژەڵانی وابەستە بە مرۆڤ واتە ئاژەڵە ماڵیەکان مافی چاودێری تایبەتیان هەیە. ئەو جۆرە ئاژەڵانە نابێ بە هیچ شێوەیەک بەڕەڵا بکرێن یان بە ناهەق بکوژرێن. پێویستە ڕێگە جێگرەوەکان بەرەو پێش بەرن و ئەو ڕێگەیانە بگرنەبەر کە بۆ ئاژەڵان زیانی نییە. هەر جۆرە کارێک یان بڕیارێک کە ببێتە هۆی مردنی ئاژەڵێک، ئەو ڕەفتارە بە تاوانی دژ بە ئاژەڵان دادەنرێت. مافەکانی ئاژەڵان پێویستە بە یاسایی بناسێنرێ. پێویستە نوێنەران و ڕێکخراوەکان بۆ بەرگری و پاراستنی ئاژەڵان لە هەموو وڵاتێکدا بوونیان هەبێت. هەر لە سەردەمی منداڵیەوە پێویستە منداڵەکانمان لەسەر ڕێزگرتنی ئاژەڵان پەروەردە بکەین تا ئەو هەستەیان لا گەڵاڵە ببێت.